بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. لەم بەرنامەیەدا باز لە دۆسەی نەوتی کەرکووک دەکەین بە میواندارێک لە بەڕێزان محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق، هەروەها مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ناکۆچیەکانی پارتی و یەکێتی لەسەر داهاتی نەوت پەرە دەسێنێت و داهاتی نەوتەکەش بۆ خەڵکی شارەکە نییە. شاری کەرکووک یەکێکە لە شارە دەوڵەمەندەکان بە نەوت و بەڵام ئەم نەوتە نەبووتە خۆشبەختی بۆ دانیشتوانی شارەکە و تەنیا دوو کەڵە ڕەشەکەی بۆ خەڵکی شارەکە بوو. لە دوای هاتنی داعش لە ساڵی 2014 بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و هەڵاتنی سوپای عێراق لەو ناوچانە جەڵگە نەوتەکانی کەرکووک بوون بە دوو بەشەوە و بەشێکیان لەژێر کۆنتڕۆڵی وەزارەتی نەوتی عێراقن و بەشێکیشان لەژێر کۆنتڕۆڵی هەرێمدان و پارتی بەسەریاندا باڵا دەستە. دوای سەردانی نێچیروان بارزانی بۆ بەغداد و پرسی ڕێکەوتن لەسەر نەوتی کەرکووک، نیگەرانی یەکێتی نیشتیمانی لێکەوتە و لە نامەیەکیشدا هێرۆ ئیبراهیم ئەحمەد بۆ عەبادی ئەڵێت پرسی نەوتی کەرکووک ناشەفافە و ئێمە ڕەتیەکەینەوە و داوای ڕاگررتنی ڕێکەوتنەکە ئاکەین. ئێستا یەکێتی نیشتیمانی پارتی تۆمەتبارەکات بە بردننی نەوتی کەرکووک و دەست بە سەراگررتنی داهاتەکەی. پێشتریش میدیاکانی پارتی بڵاویان کردەوە یەکێتی ئەوێت نەوتی کەرکووک لە ڕێگەی تانکەرەوە بە ئێران بفرۆشێت. نەوتی کەرکووک بۆتە کێشە لە نێوان پارتی و یەکێتی و لەلایەک حکوومەتی هەرێم و بەغداد لەلایەکی تر. ئێستا ئەوەی بۆ هاوڵاتیانی کەرکووک گرنگە جێڕانەوەی داهاتی دزراوی نەوتی شارەکەیانە وە خەرجکردنێتی لە بەرژەوەندی هاوڵاتیان. دوبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک محەممەد ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو ناکۆکیێکی ئێستا لەسەر دۆسیی نەوتی کەرکووک دروست بووە و ئێستا یەکێتیش نیگەرانی دەدەبرێت. هۆکارەکەی چییە و ناکۆکی ئێستا دروست بووە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان چەند حیزبێک بە پێی دەنگی خەڵک سەرکەوتوین بۆ پەرلەمان، هەم لە پەرلەمانی عێراق و هەم لە پەرلەمانی کوردستان. ئەمە لەلایەکی تر ئێمە ئەنجومەنی پارێزگای کەرکووکمان هەیە، هەر بڕیارێک لە کەرکووک بدرێ ئەبێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەصدیقی بکە یاخود بڕیارەکە لێوە دەرچێ. لەم دوو حاڵەتەیە کە دەبوو ئەو ڕێکەوتنانەی کە لە بەغدا لەسەر نەوت دەکرێ ئەبێ بەم فلتەرانە تێپەڕێ یاخود دەبێ ئەم ئۆرگانانە پێی هەڵسن. بەڵام ئێمە ئەیبینین بە پێچەوانەوە وەفدێکی حزبی کە ئەچێتە بەغا ڕێکەوتنێکی نێوان خۆیان و حەیدەر عەبادی کە پێکۆ دانشن لە سەرەتا وایان ڕاگەیان کە ئەوان چوونە بۆ ئەم ڕێکەوتنە کەچی ئێستاکە بە پێچەوانە بۆ تۆ کە حەیدەر عەبادی ئەڵێ ئێمە هیچ ڕێکەوتنێکمان نەکرەوە، بەڵام پێم وایە کراوە، بەڵام لە ژێر زەختی نامەکەی بەڕێز هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئێستاکە پەشیمان بوونەتەوە. بۆ یەکە کێشە ئەساسیەکانی ئێمە لێرە دەست پێکە، کێشەکانی ئێمە لێوە دەست پێکە. ئێمە ئەڵێن 5 فراکسیۆنی لە کوردستانە بە دەنگی خەڵک سەرکەوتوینە، هەم بۆ پەرلەمانی کوردستان هەم بۆ پەرلەمانی عێراق. هەر کاتێک بمانەوێ هەر ڕێکەوتنێکی استراتیژی سیاسی اقتصادی عسکەری کە بەو شێوە بکرێ ئەبێ هەموو لایەکمانتیا بەشدار بین بۆی ببێتە ڕێکەوتنی کوردی لەگەڵ لایەن و حکوومەتی تر. وابزان تا ئێرە هەموو لایەکمان متفقین، بەڵام جێگەی داخە تەماشاکن برایانی پارتی بەو شێوە مامەڵە ناکەن و جگە لەوەی کە قۆرخی دەسەڵاتیان کرد لە هەرێمی کوردستان دەیانوێت کەرکووکش بە هەمان شێوە بەرن کە ڕۆژانە لە کێڵگەی ئاڤانە و بای حەسەن ڕۆژانە چەندین کەس دا ئەمەزرێنن ئەبێ بە ئیمزای بەڵێ پارتی دامەزرێن دەبێت بە ئیمزای ناوچە و لق بچن لەوێ دامەزرێن. ئەمەش پێچەوانەی هەموو ئەو ڕێنمایی و ئەو یاسایە کەوا لە کەرکووک کاری پێکرێت لە کاتێکە ئەبێت دامەزراندن لە ڕێی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ڕێ ئیدارەوە بێ. بۆ یەکە پێمان وایە ئەمانە پارتی دەستی بەسەر نەوتی کەرکووک داگرتووە، ئەوەی کێڵەکانی ئاڤانە و بای حەسەن پارتی دەستی بەسەر داگرتووە. بەڵێ ئێمە ئەتوانین بە بەڵگە قسە بکەین. ئەوەی کە ئێستاکە دەستی بەسەرا گیراوە هەردوو چێڵگەی ئاڤانە و بای حەسەن کە ڕۆژانە 200,000 بەرمیل لەو دوو چێڵگەیەوە ئەڕوا لە ڕێگەی کۆمپانیای کارەوە ئەڕوا و تا ئەم دەقەیە خەڵکی کەرکووک جگە لەوەی کە 2 مانگ
هەر مانگی 10 میلیۆن دلار دراوە ئەوەش تا ئەسەر نەگەیشتە دەست بڵێن ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک باقی ئەم نەوتە تا ئێستاکە بە شێوەیەکی ناشەفاف بە شێوەیەکی نادروست بە شێوەیەکی ناڕێک هەم نەوتەکە ئەڕوا هەم بڕی پارەکەشی دیار نییە ئەمە لە کاتێکە پێش ئەوەی کە نەوتی کەرکووک بڵێن ئاڤانۆ بای حەسەن بڕوا یان نەوتی چێلگەکانی کوردستان بڕوا موچەی خەڵکی کوردستان بە ڕێکوپێکی ئەدرا کە لە کاتێکا هەموو لە بیرمانە پێش 2003 ئەو کاتە هەم لە سلێمانی و هەم لە هەولێر و هەم لە دووەک موچە بە ڕێکوپێکی ئەدرا ئێستا پارە لە بەغدا وەرەگرین ئێستاکە نەوت ئەفرۆشین ئێستا غاز ئەفرۆشین ئێستا ئەنواع تجارەتی جۆرا زۆر لە کوردستان هەیە بەڵام تەماشاکەی موچە قوتی خەڵکی کوردستان نییە ئەمە بوویەکە ئەمە کێشێکی گەوری بۆ هەمان باشە پارتی بە دیاریکراوی ینی حکومت ئەو دوو کێڵگەی بەڕێوە دەمەوێت ڕاشکا و بیان پارتی لە کێڵگەی ئاڤانە و بای حەسەن ئێستاکە ئەتوانین بڵێن ئەو دوو کێڵگەیە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان ئیدارە ئەدرێ نەوتەکەی ئەبرێ بۆچی لەبەرەوەی داهاتەکەی تا ئێستا دیارنی خۆی شێشەکە ئەمە ئەگە بۆ خەڵکی کوردستان دەبوو موچە بدرایە ئەی بۆ خەڵکی کەرکووکیش نییە ئەگە بۆ خەڵکی کەرکووکش با دەبوو بە هەمان شێوە خەڵکی کەرکوو لێ سوودمەند باشە دواتر دەگەنەوە لای بەرزکار مەسعود زێنابیشت بەخێر بێت دەمەوێت ڕای بەڕێزیش بزانم سەبارەت بەو ڕێکەوتنەی کە لەسەر نەوتی کەرکووک کراوە ئایا هیچ پەرلەمانتاران لە بەغداد پەرلەمانتارانی کوردیان بەتایبەتیەوە لە لیژنەی دارایی و نەوت و غاز هیچ ئاگاتان لەم ڕێکەوتنە هەیە یاخود ڕێکەوتنەکە هاتووە بۆ پەرلەمان بەڵێ بەنای خوای بەخشندە و میهرەبان طبعا ڕێککەوتنەکە ئەگەر کرابێت یان نەکرابێت ئێمە هیچ ئاگاداری ناوەڕۆکەکەی نین و من پێم وایە ئەو وەفدەی کە ئەم جارە هاتنە بەغدا کە وەفدێکی حەزبی بوون و ڕاستە بەڕێز نێچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام لە هەمان کاتدا پۆستی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی هەیە و بە قەنەعەتی من زیاتر بۆ مۆزوعی متمانە لێسەندنەوە لە بەڕێز و شارزێباری هاتبوونە بەغدا و توانیان لەو ماوەیە لۆبیەکی باش بکەن لەگەڵ لایەنە سیاسەکانی عراق بەنسبەت ئەوەی کە ڕێکەوتن کرابیان نەکرابێ من پێم وایە وەکو غیتائێک بەکار هات ئەو بابەتە بۆ ئەو سەردانیان ئامانجی سەرکی لە سەردانەکەیە مۆزۆی لێسەندنەوەی متمانە لە وەزیری دارایی عراق بوو سەردانەکە ڕێکەوتنەکە نەبوو لەسەر نەوتی کەرکووک بە بەڕێز ممکنە لە هامشی باسکردنی بابەتی متمانە سەندنەوە باسی نەوتی کەرکووکیش کردبێ کرابێ چونکە نەوتی کەرکووک ئاڤانە و بای حەسەن دەمێکە بەدەست کوردەوەیە و دەمێکە ئەفواجی حیمایەی سەر بە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەرکی پاراستنی ئەو بیرە نەوتیانیان پێش پێدراوە و تەسەورەکەم لە دوای نەمانی شەڕی داعش لە عێراقا ئەو بیرە نەوتیانە یەکێکە بن لە هۆکارەکانی هەڵگیرسانی شەڕی نێوان کورد و عێراق چۆنیانی لەبەرەوەی عێراق بە مافی خۆی زانێ و داوایەکە و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە بە مافی خۆی زانێ و داوایەکە و وەکو کاک محەممەد ئاماژی پێکرد کە ڕۆژانە 200,000 بەرمیل نەوتی لێ دەرهێنن ئەمە کەم نییە بۆ ئۆکو داهات عێراقیش هەروە بێدەنگ نابێ لەسەری من تەسەورەکەم ئەگەر شەڕی داعش دروست نەبووایە شەڕ لەسەر بیرەنەوتەکانی ئاڤانە و بای حەسەن لە نێوان هەرێم و بەغدا دروستە بوو بەڵام ئەو شەڕە تەئجیل بووە بۆ ئەوەی عێراق هەر کاتێک لە ڕووی عسکەریەوە وەزعی باشتر بێتەوە کە باشترە بێت دوای شەڕی داعش ئەو کاتە جێشی عێراقی و هێزەکانی حەشدی شعبی ئەوانە هەمووی پڕچەک کراون و ئێستا حەشدی شعبیش هەر وەکو ئەزمموی شەڕ ئەزممویەکی باشی پەیدا کردووە دەکرێت و ئەمە مەترسیەکی بەڕاستی حتا محافلی دەولیە لەوەی دوای شەڕی داعش وەزعی ئەمنی لە عێراقا چی لێ دێ من تەسەورەکەم لەگەڵ کووردا کێشە زۆر دروستە بێ بە تایبەتی لەسەر ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان و ئەم بیرە نەوتیانەیەکێکە بن لە هۆکارەکانی ئەگەر طبعا هەرێمی کوردستان بڕیاری استراتیجی خۆی داوە کە نەوتی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک تەسلیم بە عێراق نەکرێتەوە یعنی مە مطلقە و ممکن نییە گەڕانەوەشی تێدا بکرێ بەڕێی من ئەم استراتیژێتە دروست بووە و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە ماوەی ڕابردووە کاتی خۆی کە چاو پێکەوتمان لەگەڵا کرد ئەم قەناعەتە من بۆ خۆم ئینتیباعم وایە کە ئەم قەناعەتە چەسپێنراوە و ئیستثمارێکی زۆر کراوە لە سێکتەری نەوتی لە هەرێمی کوردستان و سیاسەتی نەوتی مەلەفێکی زۆر استراتیژی و گرنگە بۆ کورد ممکن نییە جارێکی تر کوردیان بۆ پارتی بە ڕای بەڕێز خۆی
ملکی حزبێکی دیاریکراو نییە دەبێ بۆ کورد بێ و ئەمە من نامەوێت لە بابەتەکە دەرچین ئەمە پەیوەندی بە پەرتەوازەیی ناوماڵی کوردەوە هەیە و هەرکەس هەوڵەدا استغلالی سەرۆت و سامانی گشتی بکە بۆ بەهێزکردنی پێگەی شخصی خۆی و پێگەی حزبی بۆخۆ ئەمە دەلالەتی ئەوەیە کە مؤسسات نیە لە وڵاتە و ئێمە وەکو کورد ڕۆیایەکی استراتیجیمان نییە بۆ داهاتوی میلەتەکەمان ڕۆیای هەندە ڕۆیای حزبیمان هەیە ڕۆیای نەتەوەیمان نییە. ئێستا ڕێککەوتنی لەسەر کەرکووک کراوە ناتوتە پەرلەمانی عێراق. بەڵێ وەکو ئەوەی لەم 13 ساڵەیە ئیش کراوە بە هیچ شێوەیەک و هیچ وەفدێکی کوردی تەنسیقی لەگەڵ ئەندا پەرلەمانەکان و نوێنەرانی کورد لە عێراقا نییە. پەیوەندیەکان هێندە شەخسین مؤسساتی نین و هەر لەبەر ئەوەشە بۆ ئەوەی شەفافیتی تێدا نەبێ و هەندێک شت هەیە بشاردرێتەوە هەندێک شت هەیە دەرنەکەوی بۆ خەڵکی ئێمە گەرەک و لە خۆمان نەترسین هەر ڕێکەوتنێکەکەین لەگەڵ عێراقا با میلەتەکەمان بزانێ با شتەکان ڕوون بێ لەبەرەوەی ئێمە ئەگەر لە بەرژەوەندی گشتی و خەڵکە ڕێکەوتنەکە ناتوە بۆ پەرلەمان بە شێوەیەکی فەرمی هیچ ڕێکەوتنی ئەمە پەرلەمان نهاتووە و ئێمە هیچ ئاگادار نەکراونێتەوە کە ڕێککەوتنێک لەم بابەتە کرێ عێراق جارێکەڵێ مەسەڵەن کردومانە دوای پەشیمانە بنەوەلێ من بۆ خۆم تەسەورەکەم هەر شتێک بکرێ پەیوەست بە نەوتی کەرکووکیشەوە زۆر لاوازە بێ هەشە بێ و هەموو دقەیەک معرەزە بۆ ئەوەی هەموو شتێک تێک بچێ. عێراق ئێستا ئەگەر یارمەتیم دێ ئەوەی کە هەیە نەوتی بابە گورگوڕە لە ماوەی ڕابردووە عێراق ڕێگەی داوە بۆی بیرەنەوتەکانی دانەتە پێ باسی جان بەفەنیەکەی ناکەم چونکە ئەگەر بیرەنەوتێک ڕابی گیرێ دوایی کولفەی دەرهێنانی نەوتەکە زۆر زیاتر لەوە ئەگەر نەوتەکە بڕوە بۆیە عێراق ڕێگەی داوە ئەو نەوتە بە ڕێگای هەرێم بڕوە و داهاتەکەشی وەرنەگرتووە لە بڕی ئەوەی پارەی هێزی پێشمەرگەی پێ بدا و تا ئێسش خلافات لەسەر و بابەتە باس دەکەم کاک محەممەد دەگەر بڕێم وە لای بەرز ئێستا و ناکۆکیی ئەو نیگەرانەی کێکێتی نیشتیمانی هەیەی لە کەرکوو ینی بۆچییە بۆ ئەوەیە کە داهاتەکە بۆ خەڵکی کەرکوو نییە یاخود نیگەرانێکی لەسەرەوەی کە داهاتەکە بۆ یەکێتی نیشتیمانی نییە شەڕەکە بۆ کامەیە ئەوەی کێستا ئێوە نیگەران بۆ نمونە بەڵبەندتان بۆ نمونە فراکسیۆنتان لە پەرلەمانی عێراق. بەڵێ خۆی لە ڕاستیە ئێمە خۆمان بۆ نازانین کە یەکێتی و میلە دوشتی لێک جیاواز بێت چونکە بەنی بە درێژایی مێژوو ئەوە بە دەرکەوتووە کە تەزحیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئێمە خۆمان نایڵێن بەڵام خەڵکی تربی لێ باشە چونکە ئەوە هەموو بەڵگە و دیکۆمنتە لە مێژووی ئەم شۆڕشەیە. لە ڕاستیە ئێمە داد و هاوارمان بۆ ئەوەیە کە ئێمە ناوماڵی کورد پەرتەوازە نەبێت و کەرکووک بەشێکە لە هەرێمی کوردستان ئەمانێ ئەو بەشی هەرێمی کوردستان وەکو باقی ئەو شوێنانی کە نەوتی هەیە بە پێی مافی خۆی لی سوودمەند بێ بەڵام ئێستا تەمەشاکەین سوودمەند نییە بە دیوێکی ترە دێن کەرکووچیان ئەوێ بۆ سەرۆت و سامانەکەی بەڵام نایانەوێ شەڕەکە لەسەر کەرکووک بکەن بۆ نمونە ئێمە دەمانوێت بە سەراحەتەوە ڕابگەینی مادام کە ئێمە زۆر بە شەفاف قساکەین ئەبێ هیچ شتێک نێڵینەوە پرسیارێک کە علامەی تەعجوبی لە دواوە بێ. ئێمە لە کاتی ئەوەی کە مەکتەبی سیاسی بەیانێکی دەرکرد داوای ئەوەی کرد کە کەرکووک بگرێتەوە سەر هەرێمی کوردستان کە لە ماوەی لە سەرمانگی ڕابردووە ئەمیشە ڕوبەڕوومان بووە چاوەڕوانی ئەوە بووین کە پارتی دیموکراتی کوردستان هەمان بەیان دەرکە بەڵام دەری نەکرد بۆ لەبەری زەخت و هەیمەنەی تورکیا بواری ئەوەی نەدا کە بتوانێت ئەو وەکو ئیشێتی بەیانێکی واضح و ڕازگۆیانە بۆ میلەتەکەی بڵاو کاتەوە بۆیە کە ئێمە پێمان وایە کێشەی ئێمە لە کەرکووک کێشەی خاکە کێشەی زمانە کێشەی کەلتورە کێشەی نیشتیمانە ئەمانوێت ئەمە جارێکیت لەگەڵ هەرێمی کوردستانەوە ببێ بە یەک ماڵ و ئەم یەک ماڵە قیادەیەکی هەبێ بتوانە سەرپەرشتی ئەم میلەت و ئەم وڵاتە بکە بەڵام ئێمە ئێستا بە پێچەوانەوە ئەیبینین پێچەوانەکەشی کە هەر وەکو ئەوەی کەسا باسمان کرد ئێمە لە کەرکووکە لە ساڵی 2015 بە تەحدید ئەتوانم هەندێک ڕقم باسکەین لە ساڵی 2015 بزەبەت ینی لە یەکی 2015 تا سیویەکی 2015 حکوومەتی هەرێمی کوردستان 193 ملیۆن و 560,000 و 355 ملیۆن بەرمیل لە ڕێگای هەرێم و فرۆشاوە بە کەرکووک و بە هەرێمشەوە لە ناو ئەم بەرمیلە نەوتەدا 52 ملیۆن و 170,000 و 692 ملیۆن بەرمیلی نەوت هین کۆمپانیای نەوتی باکوور بووە
141 ملیۆن و 442,663 ملیۆن بەرمیل نەوت هی بای حەسەن و ئاڤانە و هەرێم بووە. بەپێی ئەم ڕقەمە پێمان دەڵێ لەم ساڵەدا ئەو نەوتانەی کە فرۆشراوە لە 160 نەوتی کەرکووک بووە. بەڵام با بزانین ئێمە لە 100 چەندی داهاتی ئەم نەوتە بۆ کەرکووک بوو. دەستا چەندی بووە ئەتوانی بڕین لە 100 سفر. ئەگە لە 100 سفر نەبووایە ئێستا کە ئەمانتوانی بۆ پارەیە هەندێک گۆڕانکاری لە ئیداری شارە لە پرۆژەکانە لە خزمەت گوزاریە لەو 6 هزار گرێبەستەی کە بۆ گەنجانی کەرکووک کرابوو لە پەترۆدۆلار تا ئێستا هیچ بڕەپارێکی بۆ کەرکووک نهاتووە تا ئەم دقیقەوەی ئێمە ئاگادار بین تا ئەوەندە ئێمە ئاگادار بین 2 ملیۆن دلار لەو ماوەیە دراوە تەنها 20 ملیۆن دلار درراوە. بەڵێ ئەوەی کە ئێمە تا ئێستا ئاگادار بین 20 ملیۆن دلار بە کەرکووک دراوە ئەوەش ئەمەندە قەرز و تەراکومات هاتۆتە سەری وای لێ هاتۆ بە هیچەوە بە کێشەکانی ئەو شارەوە دیار نییە. بۆ یەکە ئێمە ئەگەر بمانەوە بگەڕێنەوە ئەوەی کە تۆ ئێڵێ ئایا ئەمە کێشەی حیزبیە یان کێشەی کەرکووکە ئێمە بە تاکید ئەڵێن ئێمە کێشەی کەرکووکە چونکە حیزبش بەشێکە لە گشت. ئێمە باسی میلەتەکەمانەکەین ئەگە میلەتەکەمان بە مافی خۆی بگات پێداویستەکانی بۆ دابین بکرێ بێگومان ئەندامانی ئەو حیزب ئەندامانی ئەو وڵات و ئەو میلەتن ئەمەشە گەورەگەر ئێستا بۆ نمونە بەشێک لە داهاتەکەشی بۆ یەکێتی نیشتیمانی ئەو ناڕەزایەتی دەردەبڕی بە بڕای بەرازت بە تاکید ئێمە نەک پارتی نەک یەکێتی نەک گۆڕان هەر حیزبێکی ترش ئەگەر کار لەسەر ئەوە بکات داهاتی بۆ حیزبێک بێ بێگومان ئێمە جار لە پێش هەموو کەسایەکێتی ئێمە من بۆ شخصی خۆم زۆر دژی ئەوەم و دژی ئەوەستینەوە لەبەرەوەی ئێمە کە مێژوویەکمان سەرف کرد و خەباتمان کردیە کۆشاین ئەم هەموو تەسحێماندا بۆ ئەوە کارمان نەکە کە حیزبێک هەیمەنەی خۆی بسەپێنێ با حیزبەکە بڵێ نێچێتیش بێ ئێمە کار بۆ ئەوکرد بێ ئەو میلەتە بە ئامانجی خۆی بکە کە ئامانجی دیموکراسیە مافی مرۆڤ و ئاشتی نیشتیمانیە ئاشتەوایی خۆشگوزەرانی ئایندەیە ئەگە تۆ لەم چوارچێوەیە کە میلەتەکەت ئەم ئەوانەی کە باسم کرد بەدەستی هاون حیزبەکە بۆ خۆی ئەبێ بە حیزبێکی پێشڕۆ ئەنی هیچ پێویستمان بۆ نییە کە ئەم حیزبە بچین پارەی بۆ کۆکەین و بڵێن حیزبەکەمان دەوڵەمەند بێ حیزب بۆرە پێم بڵێ دەوڵەمەندی حیزب سوودی چیە بۆ میلەت باشە بەس هۆکارەکەی چیە مەسەلەن بەڕێز وتت پێشتر ئەو دوو کێڵگەی لەلایەن پارتی و دەست بە سەدای گیراون جۆرێک لە بێدەنگی هەیە بۆ لەلایەن یەکێتی نیشتیمانیەوە تا ئێستا مەسەلەن ئێمە بەیاننامەی فەرمیمان نەبین و ئێستا لەو ماوەیەدا مەسەلەن نامەی هێرۆخان دەبینین بۆ عەبادی بەیاننامی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی دەبینین فراکسیۆنی ئێوە دەبینین لە پەرلەمانی عێراقی نیگەرانە بۆ پێشتر مەسەلە ئەو جۆرە نیگەرانی نەبوو ئێمە بەڕاستی ئەو سەردەمەی کە دەست بەسەر کێڵگەکانی ئابانە و بای حەسەن ئاگیرا لەلایەن پارتیەوە ئێمە ئەو کاتە سەرقاڵی شەڕ بووین داعش هاتوو پێش دەرگای پێمانگرتە بوو و ئێمە هەموو پێشمەرگەی کوردستان بە هەموو لایەنەکانەوە و هەموو خەڵکی کەرکووکش و ئێمەمانەن پەرلەمانتارە ئێمە چوین بۆ جەبهەکە هەمومان سەرقاڵی ئەوە بین دوژمن لەو منطقەیە و دوورخەینەوە و تێک و پێکیان بدەین بۆ ئەوەی خەتەر لەسەر شاری کەرکووک لەسەر هاوڵاتیانی شاری کەرکووک دروست دەبێت ئەوەشمان جێبەجێ کرد و ئێمە سەرقاڵی ئەوە بین بەڵام هێزێک لە پشتەوە دێتە پەلەماری ئەو کێڵگەنەوتەکاندا ئەمە کارە ساتێکە و ئێمە بۆ ئەوەی لەم کات و ساتیان ناوماڵی کوردی تێک نەچێ بە پێچەوان و هەرویستمان بۆ ئاڕاستەی بەرین کە هەموو لایەکمان پێکەوە کارکەین و ببینە عاملی خێر لە نێوان لایەنەکانی ترشکە کێشیان هەیە بەڵام بەداخەوە تەماشاکەین ڕۆژ بە ڕۆژ دێن هەنگاوی زیاتر ئەنەن و دەیانەوێ هەموو شتەکان بە ئاڕاستی تاک حیزبی بڕە بۆ یەکە ئەم ئاڕاستی زۆر دەمێکە کۆتایی بیاتوە و ئێمە هەموو تەمەنشمان لەو چوارچێوەیە سەرف کردەوە بە حیزبەکەشمانەوە و تەسەی گەورەشمان داوە پێناوە بۆ یەکە ئێستاکە ئێمە جارێکتر دێنەوە سەر خەت ئەڵێ نەخێر ئەمە بەرهەم و سەرۆت و سامانی خەڵکی کوردستانە ئەبێ خەڵکی کوردستان لێ سوودمەند بێت چونکە وەکو باسم کرد لەو سەردەمەی کە داعش هاتۆتە ناوچەکە و ئاڤانە و کێڵگەکانی ئاڤانە و بای حەسەن کە ڕۆژی 200,000 بەرمیل نەوتەدا تا ئێستاکە نازانی ئەم نەوتە چۆنە ڕوا و بەرمیلی بەچەند فرۆشراوە و بڕی پارەکەی چەندە پارەکە چی لاتوە و ئەگەر قیرسیان لە هەموو شتێک ئەگەر ئەم پارەیە موچێ و پێداویستی پێشمەرگە و موچەی فەرمانبەرانی پرۆژەکانی کوردستانی پێدابین بکردە بێگومان ڕەنگە هیچ قسێکمان نەکرێت بەڵام ئێستا تەماشاکەین نەوتەکە ئەڕوا هیچش نییە داتەکەی بۆ حیزب بڕایتەوە ئەم پرسیارە لە تووەکەم داهاتەکەی بۆ چێە نازانم پەرلەمانتاری
داهاتەکەی بۆ حیزب ئێسیان بۆ خەڵک ئێمە وەکو پەرلەمانی عراق وەکو فراکسیۆنە کوردیەکان من دڵنیام مەسەرن گۆڕان وەکو ئێمە هیچ زانیاریشی نییە و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی کۆمەڵی ئیسلامیش من دڵنیامان هیچ بەڵام بێ ئاگان لە مەسەلێ بەڵام نازان فراکسیۆنی برایانی پارتی لەمە ئاگادارن یانە بۆ یەکە پێت ئەڵێم ئێمە کەسمان ئاگامان لە ورد و درشتی نییە و نازانین ئەو پارێش بۆ چۆ ئەچێ و تا ئێستاکە خەڵکی کوردستان و ئێمە شەمومان پێکەوە پرسیارەکەمانەوە کو ئەم پارێ بەڵێ سوپاس دەکەم کاک مەسعود چی بکرێ بەوەی کە نەوتی کەرکووک شەفاف بکرێ هەم لە بەرژەوندی خەڵکی کەرکووک بەکاربێنرێ هەم لە بەرژەوندی خەڵکی کوردستانی بەکاربێنرێ و ئێستا و ململ مەسەن دوو جۆر ملوان دەبین لا یەکێتی و پارتی ولا لایەکتر حکوومەت هێرێم و بەغداد لەسەر نەوتەکە بەڵێ طبعا ئێمە تەسەوراتمان هەیە و وەسایقی شێوەی ڕاستی بێ کە تەنسیقێک هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگای کەرکووک هەر وەسیقە هەیە کە بۆ پێم وابێ بۆ مانگێک یا دوو مانگە نزیکەی 48 میلیۆن دلار وەزارەت سامان سروشتەکان وەکو پترۆدۆلار سەرفی کردەوە بۆ کەرکووک ئەمە بۆ کۆڕۆشتەوە بەڵام نەگەیشتۆ پارەکە بۆ ئاگاداری نازانم وەسیقەکە مەسەلەن وەزارەتی سامان سروشتەکان لە تەفاسیلەکەیە ئاماژەی بەوە کردووە بە دووەش بە 20 میلیۆن و 28 میلیۆن دلار تەرخان کراوە بۆ پترۆدۆلاری کەرکووک ئەمە پارەکە تەحویل کراوە یان نەکراوە من تەفاسیلەکەی نازانمەوە بەڕاستی ئیشی پەرلەمانتارانی هەرێمی کوردستانە ئەی بەغداد لەبەر ئەوەی پەیوەندی بە نەوتی بە دەرەجە ئەساسی بە نەوتی ئاوانە و بای حەسەنەوە هەیە کە ئێستا هەرێمی کوردستان بە فەرمی کۆنتترۆلی کردووە و بە هیچ شێوەیەک کۆمپانیای باکوور کە سەر بە وەزارەتی نەوتی عراقا پەیوەندی بە حقوولانەوە نیە ئیشی پەرلەمانتارانی هەرێمی کوردستانە هاوکارانمان ئەو بە ڕێزانە لە لیژەی دارایی و لیژەی سامان سروشتەکان بە دوواداچوونی بۆ بکەن پێم وابێ کەم تەرخەمیشیان نەکردووە و زۆر وەسائق و دەلایلیان لایە کە تەنانەت داهاتەکانیشی بەچی ئاراستەیەک ئاڕوە ئەمە دەبێ من پێم وایەتە من کاک محەممەد لە کەرکووکە ئەبێ هەم ئەنجومەنی پارێزگای کەرکووک و هەم بەڕێز پارێزگاری کەرکووک لەسەر ئەم بابەتانە قسە بکەن و لێدوان بدەن و بۆ ڕایگەشتی کە وەسیقەیەک لە وەزارەتی سامان سروشتەکان دەرەچێ ئەڵێ ئێمە 48 میلیۆن دلارمان داوە بە پارێزگای کەرکووک وەکو پێترۆدۆلار ئایا ئەم پارەی گەیشتووە نەگەیشتووە بۆچی نەگەیشتووە میلیۆن دلار کار کەم نیە سەوە پێ ڕێکەوتنی باز دووەکە کە دەبووە مانگانە 5 میلیۆن دلار ئەگەر باڵدانس و بنێت بۆ کەرکووک پترۆدۆلارەکە بەڵێ ئەمە 10 میلیۆن دلار بوو وابرار بوو کە 10 میلیۆن دلار بۆ کەرکووک بنێ مانگانە پترۆدۆلار کە هەرێم لە مانگی حوزێرانی 2015 نەوتی کەرکووک بڵێ نەفرۆشێت ئەمە من بۆی باسی جان بە فەنیەکەی و وردەکارەکانی نەکەین ئەمە زیاتر تەرکیزکەین لەسەر جان بە سیاسیەکەی ئەمانە هەمووی هەیە ئەمانە هەمووی بە دوواداچوونی ئەوێ و دەبێ بەرپرسانی پارێزگای کەرکووکیش بەڕاستی قسەی خۆیان هەبێ و حقیقەتەکان بۆ شەقامی کوردستان و هەم دانیشتوانی پارێزگای کەرکووکیش ڕوون بێ کە ئەم هەموو نەوتە لە کەرکووک ئەڕوا ئەبێ ڕنگدانەوەی هەبێ بۆ ژیان و گوزەران و پرۆژەکانی پارێزگای کەرکووک کە ئێستا وەکو ناوچەکانی تری عراقی لە هاتووە ئەو پرۆژانەی کە هەش بووە هەمووی ڕاگیراوە و پێم وایە بێباری دارایی و بازاڕی پارێزگاکەش وەکو هەرێم و پارێزگاکانی تری عراق هەمووی خاوبووتەوە هیچ ڕنگدانەوەیکی نییە ئەمانە هەمووی ئەگەر ینی کورتی کەینەوە خۆی لە حقیقەتێکا بینێ ئیرادەیەکی سیاسی نییە لە هەرێمی کوردستانە ئیمانی بەوە هەبێ کە شەفافیت هەبێ لە هەرێمی کوردستانە کێشەکە لەمەیە ئەگەر نا تۆ دەی پەکی پەرلەمانەخەی هەوڵە دەی ڕێگری لە مؤسساتی چاودێری بگری بۆ مەسەڵەن من تا ئێستا نەمبیستۆ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان راپۆرتی زۆر بەهێزی بەڵێ راپۆرتی زۆر بەهێزی هەبێ وەکو ئەوەی ئێمە لە دیوانی چاودێری دارایی عراقی بینین کە ئەچنە ناوجەرگی چی مؤسساتی دەوڵەتی عراقیەوە هەیە و راپۆرتیان هەیە ئەمانە هەمووی دەلالەتی لەوەیە کە ئیرادەیەکی سیاسی زۆر بەهێز هەیە بۆ ڕێگریکردن لە شەفافیت و بۆ ئەوەی بۆ پەردەپۆشکردنی گەندەڵی لە مؤسساتی دەوڵەتە و ئێستاش مەسئلەی نەوت و داهاتەکەی و چۆنیەتی سەرفکردنی
بۆ خۆی ئەتوانم بڵێم مەلەفێکی زۆر تاریکە و زۆر شت هەڵەگرێ ئێمە بەبێ بەرپرسیارەتیمان وەکو نوێنەری کورد لە پەرلەمانی عێراقا دەکرێت باسی ئەم بابەتانە بکەین تا ئەو ڕادەیەی پەیوەندی بە تەسیری لەسەر پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدایە بەڵام ئەوی تر ئەوی ڕاستی بێ من بە ئەرکی هاوکارانم و ئەو خوشک برا بڕێزانە مەزانم لە پەرلەمانی کوردستان کە سەرڕایی ڕێگری و ئاستەنگ دروستکردنەکان هەموو جوودێکەکەن بۆ ئەوەی وەسائق و مەلەفات بکەوێتە بەردەستیان و کە من پێم وا بێ ئەوەی لە توانیانە بۆ کەم تەرخەمیان نەکردو بە زیادی شەوە کرد. زۆر باشە پێشتر بەرەزوتە ڕەنگە شەڕی ئایندە لە نێوان هەرێم و عێراق لەسەر مەسەلەی نەوتی کەرکووک بێ یعنی و پێشبینایی بەڕێز لە چیەوە سەرچاوی گرتو ینی هیچ ئاماژەیەکەیە کە ناکۆکیان زیاتر قوڵ بوونەوە نەگە بگەنە ڕێکەوتن لەبارەی نێوتەوە من بەشێکی پەیوەندی بە مێژووە ئەو کاتێک کە هەرێمی کوردستان دەستی کرد بە نەوتی بەسەر بیرە نەوتەکانی ئاڤانە و بای حەسەن تەشەنجات لە نێوان هەرێم و بەغدا دروست بوو یەکسەر شەڕی داعش هات بەسەرێ با بڵێ فراوانتر بوو شەڕی داعش عێراق بەڕاستی ئەو مۆزوعی خست بەلاوە چونکە ئەمە هەرێمێنێتەوە و لە هەموو کاتێک عێراق داوایەکە و هەموو ئەو ئەوراقانەی لە بەردەستمانە خوێندنەوەمان بۆ شتەکان و هەم پەیوەندی دیبلۆماسیەکانمان لەگەڵ سەفارات و بەرپرسانی وڵاتانی دەرەوە ئەو مەترسیە لای ئەوانیشەیە کە لە پاش داعش لە عێراق بەرەوکوێ ینی بەرەز و توێژ لەگەڵ سەفارەتەکان کردووە لەو بارەوی توێژێک بەڵێ من پەیوەندی دیبلۆماسیم لەگەڵ زۆرێک لە سوفەرایی وڵاتان هەیە و لە زۆر مناقەشاتی ڕسمیە کە کردومانە ترسی ئەوە هەیە عێراق لە دوای داعشە بەچی ئاراسیەکە ڕواوە مەسیری بۆ نمونە حەشدی شعبی کە هێزێکی چەکدارن و ڕێک نەخراون و سەر بە گروپی جیاوازن زەمانەتی چی هەیە کە عێراق بەکاری نەهێنێ لە سێراعاتی سیاسی لە نێوان پێکهاتەکان بە تایبەتی ئەگەر نێوان هەرێم و بەغدا بێ من بۆ خۆم خوێندنەوەی خۆم ئەوەیە کە دەبێ هەرێمی کوردستان خۆی ڕێکخا ناوماڵی خۆی بەهێزکە ئەبێ لە ڕووی سیاسی ئەمنی ئابووری مؤسساتی ئەبێ هەرێم خۆی ئامادە بکە بۆ دوای شانێک کە بەرزت لەو ماوەیە لەگەڵ کۆمەڵی کونسوڵ وڵاتان کردوتە هەنی ئەوانیش مەترسیان هەیە کە لایەندە جۆرێک لە گرژی زیاتر لەسەر نەوت لە نێو هەرێم و بەڵێ بەگشتی لەسەر ناوچە ئەوەی کە پێوترێ ناوچە کێشە لەسەرەکان و ئێمە پێڵێن ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لەبەرەوەی زۆرێک لەم ناوچانە ئێستا بە خوێنی هێزی پێشمەرگەی کوردستان ڕزگار کراوە و پارێزراوە و سەدان قوربانی دراوە عێراق تێڕوانینێکی هەیە بۆ ئەم ناوچانە ئێمەش وەکو کورد بە ناوچەی کوردستانین و بە مافی خۆمان نێزانین کە خەڵکی کورد ئەمنیەتی خەڵکی کورد بەدەستی هێزی پێشمەرگەی کوردستانەوە بێت ئەمە یەک دووش مەسئلەی نەوت عێراقوا بە ئاسانی دەستبەرداری نابێت. بەڵێ سوپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین و دەگرینەوە لاتان لەگەڵمان ببێننەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک محەممەد ئەگەر بگەڕێن و لای بەڕێز سەبار بەو نامەی کە هێرۆخان ئاراسی عەبادی کردووە کە لە 19 هەشتەوە نامەکە ئارازەر و 5 ڕۆژ مۆڵەتی دابوو بە حکوومەتی عێراقی و بە عەبادی هیچ وەڵامێک هاتووە ئەوەندەی کە بەڕێز داگاداربی بەڵێ طبعا دوای ئەوەی کە بەڕێز هێرۆخان ئەو نامەی ئاراسەی حەیدەر عەبادی کرد و حەیدەر عەبادی بەڕەسمی لەگەڵ فراکسیۆنی ئێمە قسەی کردووە و گوتوێتی بە هیچ شێوەیەک هیچ ڕێککەوتنێکی تازەمان نەکردووە لەگەڵ هیچ کەسێکە و ئەوەی کە کراوە بەس ڕێککەوتنەکەی پێشوە کە ئەوەی پێشوش تا ئێستاکە ئێمە ینی وەکو پێویستی ئیلتزامی پێوە نەکراوە کام لە ئێوە لە فراکسیۆنەکە لەگەڵ بەڕێز ئاڵا تاالبانی قسەی کردو کە سەرۆکی فراکسیۆنی پێوێنی تەلەفۆنی لەگەڵی کۆ بەڵێ پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ کردووە و ئەمەش پێ گوتو ئەگەر ڕێککەوتنتان نییە ڕێککەوتنی تازەتان نەکردووە ئەتوانێت ڕوونکردنەوەی بدەیت لەبەرەوەی وەفدەکەی کە هاتوۆتە بەغدا ئەوەی وەفدەی کە بەڕێزکا نێچیروان بەرزانی سەرپەرشتی کردووە هاتوونەتە بەغدا کە ئەوان لە ئیعلام بڵاویان کردووە کە ئەوان ڕێککەوتنیشیان کردووە لەسەر 150,000 بەرمیل 75 بۆ هەرێم 75 بۆ بەغدا و شەڕی داعش و ڕزگاکردنی مووسڵ و چاکردنی مالیە و دارایی کوردستان حەیدەر عەبادی لەگەڵ بەڕێز ئاڵاخان ئەمەی تاکید کردەوە کە هیچ شتێکی لەوە بەتانیان باز نەکردووە خۆی عەبادی پەیوەندی بە سەرۆکی فراکسیۆنەکەیەوە کردووە بەڵێ لە ئەنجامی ئەمە تەمەەن دوێنێ ئەم پەیوەندی کراوە عەبادی بەڵێ ئەمە سەرنجامی چی سەرنجامی ئەوەی کە ئاڵاخان چاپێکەوتنیشی هەبوو لە عێراقیە لەوێ بەڕوونی باسی ئەم مۆزوعی کرد کە گوایە ئەم ڕێکەوت نەکراوە حەیدەر عەبادی ئەمە ئەبینێ دوای ئەوە پەیوەندێک بە بەڕێز ئاڵاخانەوەکە و ئەم سەرنجامی ئەم ناقەشەیە حەیدەر عەبادی ڕوونکردنەوەیەک ئەدا کە ئەڵێم هیچ جۆرە ڕێککەوتنێکمان نەکردووە ئیتر ئێمە ئێستا نازانەوەی کێستا میدیاکانی پارتی باسی لەوەکەن 75 ئێمە ئێستا دەمانێت ئەوە بپرسین ئایا ئەمەی برایانی پارتی ئەوەی کە ڕایانگەیاندووە ئەمە ڕاستە یان قسەکەی حەیدەر عەبادی ڕاستە یان ڕاگەاندراوەکەی حەیدەر عەبادی ڕاستە لەبەرەوە ئێمە ئێستا ئەبێت بپرسین ئەبێت لە هەردوو لا بپرسین بڵێن کامتان ڕاستەکەن عەبادی ڕەتی کردوتەوە عەبادی ڕەتی کردوتەوە هیچ ڕێککەوتنێکی نوێ کرابێ بەڵێ ئەڵێ بە پێچەوانەوە لەسەر ڕێککەوتنە کۆنەکە گوتومانە بودجەی ساڵی ئایندەش یعنی 2017 سەرنجامی ئەو ڕێککەوتنی پێشوو ئەبێ کە کراوە بۆ یەکە لە ئێستاوە ئەمە هۆشداریەکە بە گەلی کورد و بە میلەتەکەمان کە ئەم ساڵش بێتەوە کە لە 17 بۆ کوردستان نانێرێ ئەگەر بێ و لەسەر مەلەفی نەوت هەم هەرێمی کوردستان و هەم بەغدا ڕێک نەکەون و ئەوەشی کە تا ئێستا عەفوم کە ئەوەی کە تا ئێستا کە ماوەتەوە کێشەکە بەم شێوەیە و من بە دڵنیاییشەوە پێ دەڵێم ئێمە هەم بە پێی دەستورە بە پێی قانونش ڕێگە نادەین ئەو ڕێککەوتنەی کە گوایە ئەو 150,000 بەرمیلی 75 بە 75 ئەوە بە هیچ شێوەیەک نەقانون نەدەسوور ڕێگەی نادا و ئێمە ڕێگەشی نادەین و بێتە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی قسە ناکەم ئێمە وەکەوەی کە بەشێکین لە دەسەڵات ڕێگە نادەین مەسەن بۆ نمونە لە ئەنجومەنی بۆ نمونە ئێمە بە ڕێکارە ئاسایی و ئوسوڵەکان ناڕێ مەسەن بۆ یەک لەوانە ئێمە ئەنجومەنی پارێزگای کەرکووکمانەیە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ ئەبێتەوە بەیانێک دەرەکە ئەڵێ ئێمە دژی ئەو ڕێککەوتن لەبەر پرسمان پێ نەکراوە باشە ئیدارەی شار هەر بە هەمان شێوە و ئێمە لە پەرلەمانی عێراقش فراکسیۆنە کوردیەکان هەمومان تقریبا دژی ئەم ڕێککەوتن لەبەری پرس بە کەسمان نەکراوە و نازانین چی وتراوە و لایەنەکانی ترش بە هەمان شێوە بۆ یەکە هەتا لە پەرلەمانش ئەمە تێ ناپەڕێ کەواتە تۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک دژ بێ ئیدارەی شار دژ بێ فراکسیۆنەکان دژ بن لە پەرلەمانش تێ نەپەڕێ ئەی ئەم ڕێککەوتن چۆن جێبەجێکری لەبەرەوە ئەڵێم ئێمە بە دەستور بە قانون ئەگەر ڕێککەوتنەکە هەر بەردەوام بێ ئێستا نەوتی کەرکووک ناڕوات
ئێستا نەوتی کەرکووک ڕۆژانە 200,000 بەرمیل لە ڕێگەی لە کێڵگەی ئاوانە و بای حەسەنەوە ئەڕوا بەڵام لە کێڵگەی کۆمپانیای نەوتی باکوور کە 150,000 بەرمیلە نەخێر ناڕۆ تا ئێستا دەستی پێ نەکردووە نەخێر دەست پێ نەکرد تا ئێستا ڕێکەوتنەکە ئەوەی کە باسیەکەن نەوتەکە نەڕۆژەوەی کۆمپانیای باکوور بەڵێ ئەخۆی کێشەکە لێرەیە برایانی پارتی ئەڵێ ڕێکەوتنمان کرد حیدەر عەبادی ئەڵێ هیچمان نەکردو ئەیتر ئەمە نەوت دەچوە بڕۆ لەبەرەوە ئێمە ئەمڕۆژ ئەمڕۆ تاکیدم لە برایانی کۆمپانیای نەوتی باکوور کردەوە ئەڵێ تا ئێستاکە قەترێک نەڕۆیشتووە زۆر باشە ئەگەر بێت و کەواتە ئێوە ئەگەر بێت و وەکوی کێتیشمە و کوێرەوخان لە نامەکەیدا ئاماژەی پێکردووە نەوتی کەرکووک ڕادەگرن ینی کەی نەوتی کەرکووک ڕادەگرن چ کاتێک وەستاوە ئێستا نەوتی کەرکووک وەستا نامەستا ئەگەر یەک دقیقە تا ڕۆیشت بوو دوای تۆزێ نانە با تۆزێ بۆ ڕوونکەمەوە ینی باشترە ئەنی زەنا بە تێبگەی لێی ئێمە لە کەرکووک دوو جۆر نەوتمان هەیە یەکیان پێ ئەوترێ چەڵگەی بای حەسەن و ئاڤانە ئەمە لە ژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی سامانە سروشتەکانە وەجبەیەکی تری نەوتمانەیە پێ ئەوترێ چێڵگەی کەرکووک چێڵگەی کەرکووک پێک دێ لە چێڵگەی بابە گوڕگوڕ و خەبازە و ئەمانە لە ژێر دەسەڵاتی کۆمپانیای نەوتی باکوورە ئەمەی لە ژێر دەسەڵاتی نەوتی باکوورە 150,000 بەرمیلە ئەوەی لای حکوومەتی هەرێمە 200,000 بەرمیلە 200,000 بەرمیلەکە تا ئێستا بۆ خۆی ڕۆیشتووە هیچ نەوەستاوە ئەوەی کە وەستاوە 150,000 یعنی برایانی پارتی 200,000 بەرمیلەکەیان بردووە دەیانوێت ئەم 150,000 بەرمیلەش بەرن ئەمە ئەنجش ئەمە کێشەشمان نیە بە ئەمەش بە هیچ مشکلەمانێ بەڵام بەمەرجێ موچەی خەڵکی کوردستان لە کاتی خۆیان بدرێ پرۆژەکان هەموو بدرێ موچەی پێشمەرگە بدرێ پێداویستی ژیان و گوزەرانی خەڵک بدرێ هیچ مشکلەمانێ بەڵام ئێمە دەبینین موچەکە نادرێ و پنەوتەکەش ئەمە مشکلی ناکۆکیکەی ئێوە لەگەڵ پارتی تەن لەسەر و 150,000یان لەسەر کێڵەکانی ئاڤانە و بای حەسەنیشە ئێمە لەسەر هەرچێتی بۆچی یەکەمیان ئەمەی کۆمپانیای نەوتی باکوور ئەمە 150,000 ئەوە کێشەمان لەسەری هەیە ئەوە تا ئێستا ناڕەوەستاوە ئەمەی ئاڤانە کە 200,000 بەرمیلە ئاڤان و بای حەسەن کێشەمان لەوێ نەوتەکە ئەڕوا پارەکەی نادرێ بە خەڵک موچەی خەڵک چێڵگەی دوو حیساب بکە ئەگەر لە ڕۆژێکە 200,000 بەرمیل بڕوە ئەگە هەر بەرمیلی لە 20 دلار حیساب بکە کە صافی بمێنێتەوە زەربی بکە بزان ئەم پارێ چەندەکە بزانم موچەی هەموو کوردستان و هەموو عێراقش نادا ئەی باش دەبینین موچە نادرێ موچەی پێشمەرگە نادرێ فەرمانبەران مشکلیان هەیە لە کوردستانە پرۆژەکان وەستاوە ئەوەی کە پەیوەندی بە پارە هیچ حرەکەیەک نەماوە کات بکە مەسووری بەست ئێستا من لەو کاتێک کە باز لە ڕێکەوتنەکە دەکرێت سەر نەوتی کەرکووک و لە کۆمپانیای نەوتی باکوورە تا ئێستا هیچ قەترە نەوتێک نەڕۆیشت بەڵێ نەڕۆیشتوە لە ژێر فشاری یەکێتی نیشتیمانیە یان ئەو کارەکەی حەزەکەم ینی ڕوونتر بێ ئێمە مەسەلەکە فشار نییە مەسەلەکە ئەوەیە بە ڕێزکەی قانونی و ئوسوڵی و دەستوری خۆی کاری نەکردووە دەمانوێت بە ڕێزکەی دەستوری ئوسوڵی خۆی بڕوا مەسەن یەکێک لەوانە ئەنجومەنی پارێزگای کەرکووک نوێنەری خەڵکە دەبێ بۆ فلتەریات تێبەڕێ ئەبێ ئەوان بڕیار بدەن تا ئێستا ئەمە نەکراوە کاتیمەکەمەوە کاک مەسوود ئەگەر بگرێمەوە لای بەڕێزت سەبارەت بە مەترسیەکەی کە بەڕێز وتت لەسەر شەڕەکە لەسەر نەوت دروست دەبێت مەسەلەن دوێنێ وەزارەتی نەوتی عێراق ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە پێ دوێ ئەمەش هەر لە چوارچێوەوەیدایە کە دەڵێت دەبێمە ئەو کۆمپانیانە بڵین کۆ ئەو کێڵگەنەوتیان لە پێشمەرگە وەربگرینەوە بێگومان ئەو خلافاتانە هەیە ممکنە عێراق پێ دوای خلافەتەکار لێنەوە هەرێم و بەغدایان یەکێتی و پارتیش لایەکتر وەڵاوە یەکێتی و پارتی ئەوە بۆ کاک محەممەد بەجێڵم مەسئلەی دۆسی نەوت لە هەرێمی کوردستانە بە کەرکووکیشەوە بەڕاستی لە ماوەی ڕابردووە شەفافێتی تێدا نەبووە و عێراق بۆ ئەوە شەفافترە بۆ نمونە وەزارەتی نەوتی عێراقی مانگانە ڕێژەی نەوتی هەناردەکرا و داهاتەکەی هەمووی ئەعلانەکە و دیاریشە هەرێمی کوردستان کێشەی ئەوەی هەیە و ئێستا مۆزوعی نەوتی کەرکووک لە بین ناماوەتەوە ئیدارەی کەرکووک بە شێوازی قساکە هەرێمی کوردستان بە شێوازی قساکە حکوومەتی عێراقی بە شێوازی قساکە لەم سێ کوچکەیە هەم نەوتەکەش کە هەناردەکرێ بزرە هەم داهاتەکەی بزرە هەم پیترۆ دۆلار بزرە و تاکە قوربانیش هەم دانیشتوانی خەڵکی کەرکووکن و دانیشتوانی هەرێمی کوردستان بەڕێز پێ دووە خەڵکی کەرکووکیان بەس بۆ نەوتەکە دەوێت هەرم هەرێمەوان بەغداد ئەوەی کە ئێستا بەدەر دەکەوێت ممکن ئێستا خەڵکی کەرکووک ینی جوان لە ئێمە بێ و ئێمەش ببینن لە بەرنامەجە ئەکید ئەمە تۆ خۆت لەسەر بەحرێک نەوتی کە شاری ئاڵتونی ڕەشی پێڵێن
و کەچیتە ئەو شارە سیرەکەی ئینفراستراکچەر ژێرخانی ئابووری ئەو وڵاتە بەو شێوەیە نییە شارێکی وێرانەیە شارێکی فەقیرە ڕاستە لە ساڵانی ڕابردووە ڕژێمەکان یەک لە دوایەکی عێراق سیاسەتی هەڵمژینی ئابووری وڵاتیان کردووە هیچ ڕنگدانەوە نەبووە بەڵام خۆ ئەگەر لە 2023 حیساب بکەین دەلالەتی ئەوەیە کە ئیداراتی شارەکە هێشتا ڕاستە هەندێک ئۆڤەرپاس و ئەندەرپاس و ئەوانیان کردووە بۆ خۆڵکردنە چاو خەڵکی بەڵام دەکرێت شتی زۆر گەورەتر بکرێت لە بەرەوەی کەرکووک یەکێکە لە شارە هەرە گرنگ و استراتیجیەکانی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتیشان شارێکی زۆر بەناوبانگە تۆ ئەم هەموو خێر و بێرت هەبێ و خەڵکەکەشت لەم فەقیری و هەژاری و نەداری ئەمژی من بەس یانی ئەمێ کاک محەممەد ئاماژەی بە یەک دوو شت کرد ینی باسی کەم هەرێمی کوردستان ئەگەر تقریبا ئەوەی بەپێی بەیاناتی وەزارەتی سامان سروشتەکان کە لە ماوەی ڕابردوو ئەعلانی کردووە من باسی معدلەکەم تقریبا مانگانە 16 تا 17 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە بە نەوتی کەرکووک و هەرێمی کوردستانیشەوە باسی تەنکەروانە ناکەم من ینی بەس باسی بۆ ڕێەکەم کە بەڕاستمی ڕۆشتەوە مانگی 510 ملیۆن دلار تقریبا ئەگەر بە $30 ئێمە بەرمیلی نەوتی هەرێم حساب بکەین مانگی 510 ملیۆن دلار داهاتی هەبووە هەرێمی کوردستان ئەگە شەفافیت هەبێ لە هەرێمی کوردستانە و کۆمپانیەکانی حزب کۆنتترۆلی داهاتی غیرەنەوتی نەکە داهاتە غیرەنەوتیەکان دەکرێت بۆ ئیداری مؤسساتی دەوڵەت بەڕێوە بچێ و زۆر بە باشیش بەڕێوەچێ ئەم 510 ملیۆنە کە ئەگاتە نزیکەی 600 ملیار زۆر بە ئاسانی لە 180 موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی پێدرێت ئێستا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەم بۆتەوە بۆ لە 130 و لە 125 و لە 140 و ئەوەش نادرێ ئەمانە بۆ خۆی هەمووی جێگای پرسیارن کە ئێمە فعلن سەرکردایەتی ئەوەمان هەیە بتوانین مؤسسات بەڕێوە ببین و ئیش بۆ بکەین بۆ ئامانجە نەتەوایەتەکانمان تقریبا 3 دقەی ماوە سەبارەت بەوەی کە بە شێوەیەکیشی باسین ڕێکەوتی نێوتی لە نێوان هەرێم و بەغداد بکەین ینی پێ دوایە لە پرۆژەی بکە پرۆژه یاسای بودجێ 2017 هاتوتە لای ئەو کولیژنی دارایی چۆن باسی دووبارە پرسیینەوە لە نێو هەرێم بەغدا کراوەتەوە هەمان فیلمەکەی 2015 ئێمە لە 2015 شەڕی دنیامان کرد و دوای ئەوەی کە ڕێکەوتنەکە کرابوو لە کۆتایی 2014 لە 2015 جێمان کردەوە بە بەرژەوەندی کورد بەڵام ئەو فەقەرەیە کە ئەگەر تۆ ئیلتیزامەکەی منیش نایکەم هەرێم نەوتڕادستی عێراق دووبارە لە پرۆژەی ئەستە چەند چۆن لە 2006 کۆپیان کردووە هەر هی 2015 ببرە 2016 لە 2015 چی هەبووە بۆ نمرە چۆن ینی بە شێوێک لە پشکێرێم دەنێرێ بەڵێ هەرێمی کوردستان دەبێ خۆی نەوتی خۆی 250,000 بەرمیل نەوتی هەرێم هەناردە بکات لە ڕێگای بەندەری جیهانەوە و 300,000 بەرمیل نەوتی کەرکووک ئەم 300,000 تقریبا 170,000 بیرەنەوتەکانی بابە گوڕگوڕە و 130,000 بیرەنەوتەکانی ئاڤانە و بای حەسەنە ئەمە بۆ خۆی ئاعترافێکی زمنیە کە ئاڤانە و بای حەسەن سەر بە وەزارەتی نەوتی عێراق بەڵام هەرێم دەستی بەسەراگرتووە لە ڕووی کارگێڕیەوە لە ڕووی کارگێڕیەوە ئەمە مهمە باسیکەم لە ڕووی کارگێڕیەوە ئاڤانە و بای حەسەن لە ئەساسە سەر بە هەولێر بوونە ڕژێمی پێشوو لەبەرەوەی بیرەنەوتی تێدا بووە دای بڕاندووە لە هەرێمی کوردستان لە ڕووی کارگێڕیەوە خستوێتە سەر کەرکووک ئەمانە هەمووی ئەچێتە تەفاسیل و لیجانی مختصیەوێ و وایبێ مفاوەزاتی لەسەر بکرێت ئێستا لە پرۆژە یاسای بودجێ ساڵی 2017 هەمان فلیمە هەرێم نەوتی خۆی مستحیلە ڕادستی عێراق بکەوە لە ڕێگای عێراق بەڵام ئەگەر ئێستا دووبار لە پرۆژە یاسای بودجێ 2017 راوەتەوە ئەگەر هەرێم پێ و پابند حکومەت جێبەجێ کە عێراق بە پێی ئینفاقی فعلی و بە پێی ئەو داهاتێک کە هەیەی پشکی هەرێمە لە بەرژەوەندی هەرێمە ئەگەر ئێستا بۆ ماوەیەکی ترەوە پرۆژە یاسای بودجێ پەسەند دەکەن ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکات دووشت هەیە ئەگەر ئێمە وەکو ڕقم بڵێ ئەگەر ئێمە وەکو ڕقم تەماشای بکەین من پێم وانە بەغدا لە باشترین حالەتدا لە 600 ملیار دینار زیاتر بۆ هەرێمی کوردستان بنێرێ لە باشترین حالەتە ئەگەر وەکو جانبی سیاسی باسی بکەین من پێم وایە هەرێم باشترە خۆی سیاسەتی نەوتی هەبێ بەڵام نەوەک
تەنها لایەنێک کۆنتترۆلی بکە بەڵکو مؤسسات هەبێ کە پەرلەمان چاودێری بکە و ئەو لیژنەیە کە هەیە لیژنەی وزەی پێڵێ نازام چییە ئەوانە کە نوێنەری هەموو حزبەکانی تێدایە سەرۆکی حکوومەتێت جێگرەکەیەتی وەزیری داراییە وەزیری سامان سروشتەکانە ئەمانە بەرچاویان ڕوون بێ لەسەر هەناردەکردنی لەسەر داهاتەکەی لەسەر چۆنێتی سەرفکرد سپاسم کاک محەممەد دقیقیش بۆ بەڕێستان سپار بۆی کە سەرۆکی لیژنەی سامان سروشتەکان لە پەرلەمان باسی لەوە کردووە کە ئێستا نەوتی کەرکووک بەتەنکەر دەفرۆشێ وڵا بەبێ ئاگاداری مەسەرەن حکوومەتی هەرێم و پارێزگای سلێمانەوە ڕەوانە ئێران دەکرشتی وا هەیە خۆی بەڕاستی بەڵێ خۆی لە ڕاستیە شتێکی لەم بابەتانە هەیە بەڵام هەڵەکە لە شوایە هەڵەکە لەوایە ئێمە تاڵن کارەبای کەرکووک تاڵن لە کارەبای هەرێم باشترە تا ئەم دەقێش و ئەو پارێزگای کەرکووک پارەی نێبیدا لە بەرامبەر ئەو بێپارەیە نەود ئەدا بە هین نەوتی ڕەش ئەدا بە ئەو کۆمپانیا لە بەرامبەرەوە ئەوان کارەبا ئەدەن بە کەرکووک ئەجا ئەم تەنکەرانەکە لە کەرکووک و دێن بۆ سلێمانی ئەمە لە بری پارەی کارەبایە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی ئەسڵەن پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی کوردستان نییە یەکێتی نیشتیمانی پێویستی بەوە نییە لەبەرەوەی ئەگەر ئێمە کاتە میلەتەکەمان وەزعی باش بێ یەکێتی هیچ پێویستی بۆ حاڵتانی کەشتێکی پرسیارم بێ وەکو یەکێتی پێ دوایە ئەگەر ئەم نەوتە کەرکووکە بەڕێ بکرێن نەوتی کۆمپانی نەوتی باکوورەوە ڕاگیراوە ڕای دەگرن لە کەرکووک ئەگەر ئەوانە شەفاف بێ ئێمە داوای شەفافیەتەکەین ڕای دەگرن ئەگەر ناشفاوی زۆر بەکوول ئەگەر ناشەفاوی بەڵێ ئەبێ ڕابگیرێ ئێمە داوای شەفافیەتەکەین ئێمە داوای ئەواکەین هەموو لایەنە کوردستانیەکان پێکەوە کار بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو مەلەفە گرینگە استراتیژیانەی کەوا هەیە هەمومان پێکەوە ڕایپەڕێن خزمەتی خەڵکی پێ بکەین بە هەر بڕیارێک پێچەوانەی ئەمە بێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تێدینە بەڵێ سوپاسان زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان محەممەد عوسمان ئەندامی پەرلەمانی عێراق و مەسعود حەیدەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کە هەردوو بەڕێزیان لەم بەرنامەیە لەگەڵمان بوون سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەوکارم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ